و ئەو سوکایەتی و بێڕێزیانەی لە ڕۆژانی ڕابردوو بەرامبەر بە پێغەمبەر کراوە عەلەیهی السەلام لەم ئێوارە کۆڕەدا لە خزمەتتاندا دەبین. ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش کاتی ئەوە هاتووە هەر هەمومان بەیەکەوە گوێبیستی وتە بە پێز و شیرینەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر بین لە ژێر ناونیشانی بەرگریکردن لە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بەڵگەی ئیمانە و ئەرچی هەموانە. با بەڕێزیان بفەرموێ. الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد المبعوث رحمة للعالمين وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. برزان لم بارودو خدا كهم لا يكتان دزانن أمرو سالروجي لدايقوني بيغمبري پێشەوا مانە محەممەد صلى الله عليه وسلم و لە ڕۆژانی ڕابردووشدا ئەو سەروەری کائیناتە ئەو پێغەمبەرە کە خوا بە ڕەحمەت و بەزەیی بۆ تێکڕای مرۆڤایەتی ناردوویەتی لەلایەن کەسانێکەوە چ لە وڵاتی فەڕەنسا و لە غەیری فەڕەنساش هێرشی کرایە سەر و بێڕێزی بەرامبەر کرا. بۆ بۆنەوە من بەباشم زانی کە بابەتێک لەژێر ناونیشانی بەرگری لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نیشانەی ئیمانە و ئەرچی هەمووانە. پێشکەشی هەموو لای بکەم، یارە من بابەتەکەم لە 11 خاڵدا پێشکەش دەکەم. بەڵام سەرەتا ئەوە دەڵێم کە ئێمە بێگومان چێ وەکو مسلمانانی شوێنکەوتوی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم چ وەکو هەر کەسێک کە ڕێز لە مرۆڤبوونی خۆی و مرۆڤبوونی ئەوانی دیکە بگرێ، هەموو لایەک پێویستە خۆمان بپارێزین لە بێڕێزیکردن بە هەر کەسێک، بە هەر مرۆڤێک، بە تایبەت پێغەمبەرانی خوا. پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام هەڵبژێردراوی خوان لە نێو مرۆڤایەتیدا، وەکو خوا سبحانه وتعالى دەفەرمێت الله يصطفي من الملائكة رسلا ومن الناس. هەروەها خوا سبحانه وتعالى دەفەرمێ قل الحمد لله وسلام على عباده الذين اصطفى. پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ هەموو مرۆڤایەتی قەرزداریانە، هەموو ئەو بەها بەرزانەی کە ئێمە لیان بەهرەمەندین، هەر لە دادگەریەوە بگرە تاکو ئازادی، تاکو سەربەستی، تاکو ڕەحم و بەزەیی، چاکەکاری، لێبوردەیی، هەموو بەها بەرزەکان پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام لە خواوە هێناویانن و لەسەر ئەرزی واقعش بەرجەستەیان کردوون. بێمە سەر خاڵی یەکەم، ئازاردانی پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ نەرێتی لە مێژینەی بێبڕوایانە. ئەگەر تەماشای مێژووی پێغەمبەران بکەین، هەر لە نوحەوە بگرە، لەبەرەوە کە ئادەم هەر خۆی و حەوا بوون سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ، بەڵام لە نوح بەم لاوە بگرە هەتاکو پێغەمبەری کۆتایی هیچ کام لە پێغەمبەران لە دەست و زمانی بێبڕوایان و ناحەزانیان سەلامەت نەبوون. وەکو خوای متعال دەفەرمێت
ولقد كذبت رسل من قبلك فصبروا على ما كذبوا وأوذوا حتى أتاهم نصرنا ولا مبدل لكلمات الله ولقد جاءك من نبأ المرسلين. خی پروردگار هەواڵ دەدا بە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم هەم بۆ دڵدانەوەی خۆی هەم هی هاوڵانی شوێنکەوتوانی و پەیڕەوانی تاکو ڕۆژی دوایی دەفەرمێ پێغەمبەرانێک لە پێش تۆدا ئازاردران و بە درۆ دانران بەڵام ئەوان خۆڕاگر بوون لە بەرامبەر بە درۆدانان و ئازاردراندا پاشەکشەیان نەکرد. هیچ پێغەمبەرێکمان پێشک نایە کە پاشەکشەی کردبێت لە پەیامی خوا کە ڕای بگەێنێ و لەو بەرنامەی خوا کە خوا پێوە پابەندی کردووە. پێغەمبەران عەلەیهیم وسەڵات وسەلام لە هەموو مرۆڤەکان مەبدەئیتر بوون چونکە پەیوەست بوون بە خواوە و ئەو پەیامەی کە گەیاندویانە بە خەڵک قسەی گیرفانی خۆیان نەبووە، پەیامی خوا بووە. و پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت لە هەموو کەس زیاتر ئەهلی کردەوە بوون، ئەوەی کە گوتویانە کردویانە. خەڵکمان زۆر پێشک دێ قسەی جوانی کردووە، قسەی باشی کردووە، بەڵام دوایی کردەوەکانی وەکو قسەکانی نەبوون. بەڵام پێغەمبەران عەلەیهیم وسەڵات وسەلام قسە و کردەوەیان یەک بوو. بێگومان هۆکاری ئازاردرانی پێغەمبەران عەلەیهیم وسەڵات وسەلام لەلایەن ناحەزەکانیانەوە ئەوەیە کە پێغەمبەران هاتوون خەڵک لەو واقعە تاڵ و دژوارەی کە تێیدا بووە لە کوفر و لە شیرک و لە زوڵم و لە فەساد و لە خراپە و تێکدان و ناتەبایی دەربازیان کەن بەرەو ڕۆشنایی. وەکو خوای متعال لەبارەی پێغەمبەری خاتەمەوە دەفەرمێت كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور. قرآن كتابك دامان بزاندو بوسرتو تاكو خلق لتاريكايان درباس كي برو روشنائي، لتاريكاي كفر برو روشنائي إيمان، لتاريكاي شرك برو روشنائي توحيد وخوابيك قرتن، لتاريكاي ظلم مستم برو روشنائي دادگري، ولتاريكاي فساد برو روشنائي چاككاري، ولا تاریکایی دڵڕەقی و ناتەبایی بەرەو ڕووناچی بەزەیی و تەبایی و سەماحەت و پێکەوە ژیان. خاڵی دووەم ئەگەر سەرنجێکی مێژووی پێغەمبەری خاتەم دەین صلی الله علیه وسلم هەر لەو ڕۆژەوە کە پەیامی خوای ڕاگەیان پێغەمبەری خاتەم لەگەڵ ئازار و ناڕەحەتی بێبڕوایان و ملهوراندا ڕوبەڕوو بۆتەوە. جارێ هەر لە مەککە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم خۆی و هەم هاوڵانی بەڕێزی خوالیان ڕازی بێ زۆر تووشی ناڕەحەتی بوون. پێغەمبەری خوا تۆمەتی شێتی دراوەتە پاڵ، تۆمەتی کەهانە و فاڵچێتی، تۆمەتی جادوگەری، تۆمەتی شاعیری. هاوڵانیشی خوالیان ڕازی بێجگە لە تۆمەت بە جەستەش زۆر ئەزیەت دراون و پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام هەرچەندە ئەبوو تالیب ئیمامی و بەنو هاشم پارێزگاریان لێ دەکرد وەکو دەمارگیری عەشیرەتی، بەڵام دیسان ئەویش سەلامەت نەبووە لە ئازاردرانی جەستەیی. هەردوو سوورەتی ئەلکەوسەر و سوورەتی ئەلمەسەد وەکو بەرگریکردنی خوا لە پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم دابەزێندران وەکو لە سەرچاوەکانی تەفسیر و مێژوودا هاتووە. بێبڕوایەکان بە پێغەمبەری خاتەمیان دەگوت هو ئەبتەڕون، دەیانگوت ئەوە دوابڕاوە لەبەرەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کوڕەکانی وەفاتیان کردبوو، دەیانگوت کە خۆی مرد دوابڕاو دەبێت. ئەوان عادەتیان وا بوو کەسێک کە نێرینەی لە پاشنەبات دەیانگوت ئەبتەڕە دوابڕاو. خوا سورة كوثر بوبون ودابزان. بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. خوا لسر حوض آسمانه وبرقريك اللي پیغمبر عليه الصلاة والسلام وأو نازناوي كبويان دانابو برپرچي دايو فرموي إنا أعطيناك الكوثر إما
خێرێکی زۆرمان بە تۆ داوە کە پێغەمبەرایەتیە لە پێش هەموویەوە ئەمجا حەوزی کەوثەرە فەصەلی لڕەبیکە وەنحەڕ بۆ پەروەردگارت نوێژ بکە و قوربانی بۆ سەر بڕە یاخود سینجی خۆ بکە قیبلە ئینە شانیئەکە هووە الئەبتەر بە دڵنیایی ئەوەی ڕقی لە تۆ هەڵدەسێ و ناحەزی تۆی ئەو دوا بڕاوە تەماشا بکەن براو خوشکانی بەڕێز تەماشا بکەن ئەوەی خوا فەرموویەتی چۆن هاتۆتە دی ناو ناوبانجی ئەو پێغەمبەرە لەکوێ ناحەزەکانی و دژمنەکانی لەکوێ ئەبو جەهل و نەضری کوڕی حارث و وەلیدی کوڕی مغیرە و عوتبە و شەیبە و ئومەیە کوڕی خەڵەف و ئەوانە فڕێدرانە زەبەڵدانی مێژووەوە بەڵام ناو ناوبانجی محەممەد صلى الله عليه وسلم لە کەهکەشانی فەلەکە هەروەها سوورەتی مەسەدیش هەر بەو بۆنەوە کە خوا بەرگری کرد لە پێغەمبەری خۆی لە بەرامبەر مامیدا لە بەرامبەر ئەبوو لەهەبی مامی کە ڕۆژێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە سەحیح بوخاری مسلم داهاتووە خەڵکی کۆ کردەوە دوایی پێی گوتن ئەگەر پێتان بڵێم لە پشت ئەم چیایەوە سوپایەک دەوێت شەبەی خۆم کاتە سەرتان بەسەرتان دابدا بڕوان پێ دەکەن گوتیان بەڵێ درۆمان لە تۆ نەبیستووە فەرمی من ئاگادارتان دەکەمەوە سزایەکی بە ئێش چاوەڕێتان دەکا ئەگەر لەسەر شیرک و بێ بڕوای بەردەوام بن ئەبوو لەهەمی مامی پێی گوت تەبەن لەکە هذا سائر اليوم ئەلی هذا جەمعتەنا تۆ لە بین چی هەر بۆ ئەوە کۆت کردبووینەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەراپان نەجابەت و ئەدەب و ڕەوشتی بەرز بووە وەڵامی مامی نەدایەوە بەڵام خوا لە جاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سوورەتی مەسەدی دابەزان بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد كواتا برا خوشكاني بريس برگری کردن لە پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم لە بەرامبەر ناحەزان و دژمنانیدا بەخوای پەروەردگار دەستی پێ کردووە خوا سبحانه وتعالى برگری کردو لە پێغەمبەری خۆی لەسەری کردوتەوە و بەرپەرچی قسەی ناحەزانی داوەتەوە ئەوەش کە خوا فەرموویەتی هەروە دەرچووە ئەبوو لەهەب تاکە کافرێکی ڕۆژگاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناوی لە قورئاندا هات بێت لە هەموو کافرەکاندا خوا تەنیا ناوی ئەبوو لەهەبی هێناوە بۆچی بۆی هەموو دنیا بزانێت کە لە ئیسلامدا خاتر خوایش نییە نەسەب و ڕەشەڵک ناخوێندرێتەوە با مامی پێغەمبەریش بێ عەلەیهی سەڵات وسەلام مادام دژی پەیامی خوا بێ و دژی پێغەمبەری خوا بێ ئەوە خوا نەفرینی لێ کرد و لە بەینیش چوو خاڵی سێیەم بێگومان بغزێنرانی محەممەد صلى الله عليه وسلم لەبەر خودی خۆی نەبووە بەڵکو لەبەر قورئان و لەبەر ئیسلام و لەبەر پەیامی خوا بۆ کە هێناویەتی چ لە ڕۆژگاری خۆیدا چ لە دوای ڕۆژگاری خۆیشی هەموو ئەوانەی دژایەتی محەممەد دەکەن صلى الله عليه وسلم لە دژی قورئان و ئیسلام و لە دژی پەیامی خوا ئەگەر ناخۆ محەممەد غەدری لە کەس نەکردووە یەکێک لە زلەزلەکانی قوڕەیش لەگەڵ یەکێکی دیکەیان ڕاوێژ دەکا دەڵێ پێت وایە محەممەد ڕاست نەکا و درۆ بکە دەڵێ نەخێر پێم وانیە درۆ بکە چونکە محەممەد ئێمە درۆمان لێ نەبیستووە دەڵێ بۆچی بڕوای پێ نایەنی دەڵێ ئاخر عەشیرەتی بەنو عەبدوشەمس کە عەشیرەتەکەی خۆیان بووە لەگەڵ عەشیرەتی محەممەد کە عەشیرەتی بەنی هاشمە ئێمە هەر پێشبڕکەمان بوو وەکو دوو ئەسپ چۆن پێشبڕکە دەکەن ئەوان شتێکیان کردبێ ئێمە شتێکمان کردووە ئەوان خزمەتێکیان کرد ئێمەش خزمەتێک ئێستا ئەوان دەڵێن پێغەمبەرێکمان لە نێودا ڕەوان کراوە ئێمە پێغەمبەرێک لە شوێ بێنین دەبێ عەشیرەتی ئێمە بە دوای ئەوان بکەوێت ئەوان لەو منتەڵەقەوە خوێندویانەتەوە خوای پەروەردگاریش لەو بارەوە دەفەرمێت قد نعلم إنه ليحزنك الذي يقولون فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون خوا دەفەرمێ ئێمە دەزانین ئەوەی کە دەیڵێن تۆ دڵتەنگ دەکا ئەو قسانەی کە بۆت دەکەن پێت دەڵێن بەڵام ئەوان تۆ بە درۆ دانانێن بەڵکو ستەمکارەکان پەیامی خوا بە درۆ دادەنێن واتە کێشەی ئەوان لەگەڵ خوا و لەگەڵ پەیامی خوادایە لەگەڵ شەخصی تۆ دانیایە محەممەد
پەیامەکەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر بچەسپێ لە ڕووی سیاسیەوە مرۆڤەکان دەبێت دادگەرانە بەڕێوە بچن، لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەبێت تەبایی هەبێت، نابێت کەس خۆی بەسەر کەسدا بسەپێنێ، لە ڕووی ئابووریەوە دەبێت یەکسانی هەبێت لە بەرامبەر هەل و دەرفەتەکانی ژاند و نیعمەتەکانی خوادا، نابێت قۆرخکاری و گەردەڵی و چینایەتی و قڕ و پڕی هەبێت. لە ڕووی فیکریەوە دەبێت ئازادی هەبێت، مرۆڤەکان خۆ ئازادی خوڵقاندوون، کەس بۆی نییە هیچ فکرە و هیچ دینی و هیچ بیر و ڕایەک بەسەری دیکەدا بسەپێنێ. ئەگەر پەیامی محەممەد صلی الله عليه وسلم بچەسپێ، ئەم واقعی ئێستای لە دنیادای دەیبینی نایبینی. ئێستا لە وڵاتێکی وەکو ئەمریکا، لە وڵاتانی ڕۆژئاوا 95 خەڵک خاوەنی 105 واریداتی وڵاتە، بەڵام 105 خەڵک خاوەنی 195 واریداتی وڵاتە. هەڵبەتە هەر لەوێنا لای خۆشمان هەروایە، لای خۆشمان هەمان باس و خواسە. لێرەش کەمینەیەک ملیارلێر دروست بوون لەسەر حیسابی زۆرینەیەکی ڕەش و ڕووت. ئەگەر پەیامی محەممەد لە ئارادا بێ لێ دەگەڕێ ئەوە حکم بکرێ، لێ دەگەڕێ هەموو خێر و بێری وڵات بەدەست کەمینەیەکەوە بێ، لەسەر حیسابی زۆرینەیەک لرف لێ بدەن و شاپ و گوپیان بێ و خۆشگوزەرانی ناشەڕی بکەن، بە تاکید لێ ناگەڕێ. خاڵی چوارەم برا خوشکانی بەڕێز، پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام هەموویان ڕێز لێگیراون و دەبێت بەرگری لە هەمووشیان بکرێت. ئێمەی شوێنکەوتوانی قورئان و پەیڕەوانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خوا وامان پێ دەفەرمێت لە سوورەتی البەقەڕە ئاەتی ژمارە 285 دەخوا دەفەرمێت: آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. خواده فرمي پیغمبر ایمانی هنا بوکه بویدا بزیندراوه، هروها بروادارانیش هەموویان بڕوایان هێنا بەخوا بە فریشتەکانی بە کتێبەکانی بە پێغەمبەران، جیاوازی ناخەینە نێوان هیچ کام لە پێغەمبەران. ئەهلی ئیسلام ڕێز لە هەموو پێغەمبەرانی خوا دەگرن. ئێمە وەکو چۆن پێمان ناخۆشە بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەری کۆتایی محەممەد صلی الله علیه وسلم بکرێ، بە هەمان شێوە بەرامبەر بە هەر پێغەمبەرێکی دیکە بکرێ، هەمان پێ ناخۆشبوونمان هەیە. ئەگەر عیسایە، موسایە، نوحە، ئیبراهیمە، لووتە، یونوسە، هەر کام لە پێغەمبەران هەموویان خوای پەروەردگار بە یەک چاو فەرمانی پێکردن، بە یەک چاو تەماشایان بکەین، ڕێز لە هەموویان بگرین. چونکە هەموو پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام لەوەدا کە پەیامی خۆیان بۆ بەشەر هێناوە یەکسانن، لەوەدا کە خوا وەحی بۆ دابەزاندوون یەکسانن، و هەموو پێغەمبەرانیش عەلەیهیم السەڵات وەسەلام پەیام و بەرنامەکەیان بریتیە بەلەوە خەڵک ژانێک لەسەر زەوی بگوزەرێنێ شایستەی مرۆڤ بێ، ژانێک بگوزەرێنێ کە لە دنیادا پێی بەختەوەر بێ، لە دوا ڕۆژدا پێی سەرفراز بێ، ژانێک کە تەنیا خوا تێدا پەرستراو بێ، هیچ کەس و هیچ هێز و هیچ شتێکی دیکە نەپەرسترێ، شیرک نەبێت، تەوحید هەبێ، و پاشان دادگەری هەبێ لە نێوانی مرۆڤەکاندا، بە دادگەری بەڕێوە بچن. لە دوو شوێن لە قورئاندا خوای پەروەردگار ئامانجی نێردرانی هەموو پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام لە تەوحید و لە دادگەریدا کورت هەڵدێنێن. لە ئاەتی 25 سوورەتی الأنبیاءدا دەفەرمێ: وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. پێغەمبەری خاتەم دەدوێنێ دەفەرمێ لە پێش تۆدا هیچ کەسێکمان ڕەوان نەکردووە، هیچ پێغەمبەرێکمان نەناردووە مەگەر پێمان ڕاگەیاندووە بەندایەتی بۆ من بکەن، جگە لە من پەرستراوێکی دیکە نییە. هەموو پێغەمبەران بە تەوحیدەوە هاتوون. دوایی کە شوێن کەوتوانی پێغەمبەران هەندێکیان گۆڕیون، هەندێک لە پێغەمبەرانیان کردوون بە کوڕی خوا و بە نزیکی خوا، و دینەکان لە تەوحیدەوە گۆڕیوە بۆ سێپەرستراوی و کەمتر و زیاتر. ئەوە هەمووی لادانە. هەموو پێغەمبەران بە تەوحید و خوا بێگرتنەوە هاتوون. لە ئاەتی ژمارە 25 سوورەتی الحەدیدیش دەفەرمێ: لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. خوا بە پێغەمبەری خاتەم دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام هەموو پێغەمبەرانمان ناردوون
بەڵگە ڕۆشنەکانەوە هیچ پێغەمبەرێک نەهاتۆ بەڵگەیەکی پێ نەبێ ئیسپاتی پێغەمبەراتی خۆی پێ بکات کتێب و تەرازوشمان لەگەڵدا بەزاندون تاکو خەڵک بە دادگەری بەڕێوە بچن کەواتە هەموو پێغەمبەران بۆ هێنانەدی دوو ئامانجان هاتوون یەکەم لە نێوانی خۆیان و خەڵک لە نێوانی خۆی خوادا خواپەرست بێت هاوبەش بۆ خوادا نەنێ لە نێوانی خۆشیاندا دادگەری بچەسپێنن دادگەری لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی لە هەموو ڕۆکانەوە خاڵی پێنجەم بێڕێزی بەرامبەر بە سەروەری پێغەمبەران صلى الله عليه وسلم بەڵگەی بێڕێزی یاخود بێئاگایی و نەزانی خاوەنەکەیەتی و بە دڵنیایی هەر کەسێ بەرامبەر بە پێغەمبەری خاتەم بێڕێزی بکا بەسەر خۆی دادەشتێتەوە و بۆ پێغەمبەری کۆتایش دەبێتە مای سەروەری و بەرزی زیاتر ئەوەی کە دەیڵێن تەماشای مێژوو بکەن وایە تەماشای مێژوو بکەن هەموو ئەوانەی دژایەتی پێغەمبەری خاتەمیان کردووە صلی الله عليه وسلم لە خزم و خوێشی خۆی یا لە بێگانە لە عەرەب یاخود لە غەیری عەرەب هەموو ئەوانەی دژایەتی پێغەمبەری خاتەمیان کردووە تەماشا بکەن ناویان بەد بووە نزم بوون سووک بوون بە پێچەوانەوەش هەموو ئەوانەی کە لە خزمەت پێغەمبەری خاتەمدا بوون بە ئەندازەی لە خزمەتدا بوونیان بەرز بوونەوە شەرەف و ڕێز و حورمەتیان پەیدا کردووە بۆیە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم شایستەی ئەوەی ڕێزی لێ بگیرێ تەقدیر بکرێ سوپاس بکرێ نەک بێ ڕێزی بەرامبەر بنوێندرێ کاریکاتێری لەسەر دروست بکرێ قسەی ناشیرینی لە بەرامبەردا بکرێ کوردەواری خۆشمان پندێکی جوانیان هەیە دەڵێن تفی بەرەوسەر بۆ خاوەنی دەگەڕێتەوە هەر کەسێک تف بەرەوسەر هەڵدا بۆ خۆی دێتەوە یعنی قسە گوتن بە کەسێک کە شایستەی نەبێ مەقامێکی بەرزی هەبێ خاوەنەکە کە قسەکە دڵێ پێ عیبدار و ناشیرین دەبێت و هەموو ئەو بەها بەرزانی کە ئێستا ئێمە لە ژیانی خۆماندا دەیانبینین برا خوشکانی بەڕێز هەموو ئەو بەها بەرزانی کە دەیانبینین دادگەری ئازادی سەربەستی بێجیایی ئەمجا ڕەحم و بەزەیی هەموو ئەو بەها بەرزانی کە لە ژیانی خۆماندا دەیانبینین پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم کە کۆتایی پێغەمبەرانە لەسەر ئەرزی واقع بەرجەستەی کردوون خەڵک بە شێوەی تیۆر و نەزەری وتونی بەڵام پێغەمبەری خاتەم بەرجەستەی کردوون بۆ وێنە زۆر باسی یەکسانی و باسی ئەوە دەکرێت کە خەڵک ئاگای لە یەکدی بێ بەتایبەتی لەم بارودۆخی ئێستادا کە قڕی پڕی و چینایەتیشی زۆر بێمەعنا هەیە چ لەم هەرێمی کوردستان و لە عێراق و لە ناوچەکە و لە دنیاشدا لە صحیح مسلمدا هاتووە کە ڕۆژێک پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم خەڵکێکی بینی لە یەمەنەوە هاتبوون ڕوت و ڕەجاڵ بوون بێوڵاخ بوون بێبەرگ و پۆشاک بوون برسی بوون دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر تەماشای کردن زۆر ناڕەحەت بوو کە ئاوا بە هەژار و نەدار و ڕوت و ڕەجاڵی بینین دوایی فەرمووی من كان عنده فضل ظهر فليعد به على من لا ظهر له ومن كان عنده فضل زاد فليعد به على من لا زاد له فذكر من أصناف المال ما ذكر حتى ظننا أنه ليس لأحد منا حق في فضل أو لصحيح مسلم ده پیغمبر عليه الصلاة والسلام فرمود کسی ولاخی زیادی پی بابی دا بو کسی که ولاخی نیه اوی که خواردمانی زیادی هەیە بابیدا بەو کەسە کە خواردەمەنی نییە هەروەها باسی پۆشاک و باسی شتەکانی دیکەشی کرد هەتاکو ئێمە زانیمان کە هیچ کەس مافی ئەوەی نییە شتێکی زیادەی لا بێت بەڵام خەڵکێکی دیکە پێویستی پێ بێت ئەوە ئەو هاوبەشێتیەیە ئەوە ئەو یەکسانیەیە کە ئیسلام بەرجەستەی کردووە لەسەر ئەرزی واقع بەرجەستەی کردووە نەکەر بە شێوەی تیۆر و نەزەریات بگوترێ پاشان ئەو یەکسانی کە ئێمە لە حەجدا دەیبینین لە حەجدا دەیبینین کە ئەگەر کابرا سەرۆ کۆمارە ئەگەر هەر پلەیەکی هەیە لە ڕووی عەسکەری لە ڕووی بەدەنی لە ڕووی هەر شتێک لەگەڵ ئەوەی دیکەی کە جوتیارە هەموو یەک پۆشاکی لەبەردایە هەمووی دەبێت دوو پەشتەماڵ سپی بە تایبەت هەمووشی دەبێت پیاو دەبێت سەری ڕوود بێ و دەبێت نەعلیشی لە پێ بێ هەموو یەک شێوە و هەمووشی دەبێت یەک جۆرە ذکر بڵێتەوە لەبەیک اللهم لەبەیک ئەو یەکسانیە کە ئیسلام باسی دەکات لەسەر ئەرزی واقع
پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی تاکی و خێزانی و کۆمەڵاتی خۆیدا بەرجەستەی کردووە. خاڵی شەشەم ئازادی دەربڕینی بیرروڕا جایە لە ژنێودان و بێڕێزیکردن بە خەڵک و هەر کەسێک تێکەڵیان بکە ڕاوچی خراپە و لە ئاوی لێڵدا ڕاو دەکا. ئەوە کە مرۆڤەکان دەبێت ئازاد بن خوا بە ئازادی خوڵقاندوونی و ئازاد بن لەوە کە بڕوایان بەچی هەیە و بڕوایان بەچی نییە. ئازاد بن لەوەدا کە تعبیر بکەن لەوەی لە دڵ دەرونیاندا هەیە. ئەوە مافێکە خوا سبحانه وتعالى بۆ هەموو مرۆڤێکی دەستەبەر کردووە. وەکو دەفەرمێت وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. بە پێغەمبەری خاتم دەفەرمێت بڵێ حەق لە پەروەردگارتانەوە، چی حەز دەکا با بڕوا بێنێ، چی حەز دەکا با بێ بڕوا بێ. هەروەها خوا بە پێغەمبەری خاتم دەفەرمێت ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنتم تكره الناس حتى يكونوا مؤمنين. ئەگەر پەروەردگارت ویستە بای هەموو ئەوانەی سەرزەوی تێک ڕابڕوایان دەهێنا، واتە ئەگەر ویستە بای زۆریان لێ بکە، ئەگەر ویستە بای جەبریان لێ بکە هەمویان بڕوادار دەبوون. ئایا تۆ ئەی محەممەد خەڵک ناچار دەکەی بیان کێ بڕوادار؟ واتە بۆت نییە ناچاریان بکەی. هەروها خوا ڕایگەیاندوە لا ئیکراهە فی الدین، تۆبزیکردن و ناچارکردن نییە لە دینداریدا. ئەم ئازادی بیرروڕایە مافێکی دەستەبەرکراوە بۆ هەموو کەس لە هەموو شەریعەتەکانی خوادا، بەتایبەت لە شەریعەتی پێغەمبەری خاتەمدا. بەڵام ئەمە جیایە لە جنێوە بە خەڵک گوتن، سوکایەتی پێکردن و بێڕێزی پێکردنیان. خوای پەروەردگار لە سوورەتی ئەنعامدا ڕوو لە بڕواداران دەکات، دەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله. ئەو شتانەی لە جیاتی خوادایان پەرستن قسەیان پێ مەڵێن، جنێو بە بتەکانیان مەڵێن، مادام لەلایەن پیرۆز و مقدسن خۆیان و عەقیدەی خۆیان. ئەهلی ئیسلام ڕێگەیان لێ گیراوە سوکایەتی بکەن بە پیرۆزیەکانی خەڵکی دیکە، بە هەمان شێوەش دەبێت خەڵکی دیش سوکایەتی و بێڕێزی نەکا بەرامبەر بە ئەو شتانی کە ئەهلی ئیسلام لایەن بە ڕێزن و لایەن بە حورمەتن، لایەن پیرۆزن. ئەمجا ئێمە بێئینساف نین، لێرەدا قسەیەکی ئینساف بکەین بۆ خەڵکی ئەوروپا. لە 28 دەی ساڵی 2018 زاینی دادگای ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ، یعنی المحکمە الأوروپیە لحقوق الإنسان، بڕیارێکی مێژووی دەرکرد کە بێڕێزیکردن بە محەممەد صلی الله عليه وسلم لە دەرەوەی ئازادی بیرروڕایە. واتە ئازادی بیرروڕا ئەوە ناگرێتەوە بێڕێزی بەرامبەر بە محەممەد بکری عەلەیهی سەڵات وسەلام. ئەویش بەهۆی چێوە بوو؟ بەهۆی ئەوە بوو کە ژنێکی نەمسایی لە ساڵی 2009 زاینیدا لە میانەی دوو کۆڕدا بە بێڕێزی باسی پێغەمبەر و هاوسەرانی پێغەمبەری کرد بۆ عەلەیهی سەڵات وسەلام. ئەنجا دادگای تاوانی ڤیەنا لە ساڵی 2011 زاینیدا بە تاوانباری دەرکرد و دواییش کە دادگای تێ هەڵچوونەوە محکەمەی ئیستئناف ئافرەتەکە داوای کردبوو، ئەویش دیسان پشتگیری بڕیارەکەی کرد لە 28 دەی 2018دا دادگای ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤیش پشتگیری ئەو بڕیارەی کرد کە قسەگوتن بە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام لە دەرەوەی ئازادی بیرروڕایە. ئازادی لە دەربڕینی بیرروڕاتدا، بەڵام ئازادنی لە جنێودان و بێڕێزیکردن بە کەسێک کە بەلای کەم ملیار و نیوێک بە شەر شوێن کەوتوویەتی، بەلای کەمەوە. خاڵی حوتەم هەر کەسێک ڕێز لە ئاین و عەقیدە و پیرۆزیەکانی خەڵک نەگرێ، ئەوە پێشێلێکی زەقی ماف و ئازادیەکانی ئەوانی کردووە. گوێتان لێ هەندێک لەو سەرۆک دەوڵەتانەی کە باز دەکەن کە ئێمە ڕێز دەگرین لە مافی خەڵک و لە ئازادیەکانی خەڵک و لە حورمەتی خەڵک، زۆر باش، بەڵام تۆ بێنی بێڕێزی بکەی بە عەقیدەکەی، بێڕێزی بکەی بە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام، ئەمجا بڵێ ئەتۆ لەلام بەڕێزی. ئاخر مسلمانان ئەگەر چبڕ مسلمان بن سەر و ماڵی خۆیان فیدای پێغەمبەرەکەیان دەکەن، ئەتۆ بڵێ ڕێز لە خۆت دەگرم بەڵام زینەوە بە پێغەمبەرەکەت دەڵێم، ئەوە چ ڕێزگرتنیەکە؟ ئەوە دژیەکی و تەناقوڵە، ئەوە پێچەوانی عەقڵ و لۆژیکە کە ڕێز لە خۆم دەگری پێش خۆم ڕێز لە ئیمان و عەقیدەکەم بگرە، ڕێز لە خوا و پێغەمبەر بگرە عەلەیهی سەڵات وسەلام.
ئەگەر ڕێز لەوان نەگری ئیهانەت بە منیش کردووە. ئەوە بێگومان لەو شتانەیە کە نابێ هیچ دوو عاقڵێک لەسەریان ناکۆچیان هەبێ. خاڵی هەشتم بێمە سەر وەزعی فەڕەنسا. ئەوەی ئێستا لە فەڕەنسا دەگوزەرێ بێگومان ئاڵقەیەکە لە زنجیرێک و لوێچێکە لە تەغارێک. ئەوەی لە فەڕەنسا دەگوزەرێ ئاڵقەیەکە لە زنجیرێک برا خوشکانی بەڕێز بەداخەوە دەڵێن کە بەڵێ ئەوروپا وڵاتانی ڕۆژئاوا لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە ڕووی بەڕێوەبردنی ژیانی خۆیانەوە پێشکەوتون، گومانی تێدا نیە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ژیان و گوزەرانیانەوە دەبێ حەق بڵێین پێشکەوتون. بەڵام لە ڕووی معنەویەوە، لە ڕووی ڕەوشت و ئاکارەوە، لە ڕووی پەیوەندیان لەگەڵ خواوە زۆر دواکەوتووە، زۆر ڕووخاو و بەجێماوە. بە تایبەت بەرامبەر بە ئیسلام حقد و بغزێکی زۆر ناڵێی لە دڵی هەموو خەڵکی ئەوروپا و بە تایبەت فەڕەنسادا هەیە. بەڵام خەڵکێکی حقد و کینەیەکی زۆری لە مێژینەی لە دڵ و دەرووندا هەیە بەرامبەر بە ئیسلام و بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام و عەلەیهی سەڵات وسەلام بەرامبەر بە موسڵمانان. من بە هەندێک شتان بۆ باس کەم. لە 30 دەی 2005 لە دانیمارک چەند وێنەیەکی کاریکاتێری لە دژی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بڵاو کرانەوە. دوو، لە ساڵی 2009دا ئافرەتێکی نەمسایی پێشتریش باسم کرد لە بواری هاوسەرانی بەڕێزی پێغەمبەردا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە دوو کۆڕدا قسەی ناشرینی کرد بوون و لە ساڵی 2011دا دادگای تاوانی ڤیەننا بە 480 یۆرۆ غەرامەی کرد و ئەو بڕیارەش دەرکرا کە قسە گوتن بە پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام لە چوارچێوەی ئازادی بیرڕادانیە. سێیەم، لە 11 نۆی 2013دا قەشە جۆنز لە ئەمریکا نەخشەی سوتاندنی 3000 نوسخەی موسحەفی دانابوو، بەڵام شوڕتە فریاکەوتن و نەیتوانی کارەکەی بکات. چوارەم، لە ساڵی 2015دا گۆڤاری شارلی ئیبدو هەندێک وێنەی کاریکاتێری دژی پێغەمبەری خوا بڵاوکردنەوە. واتە ئەوەی کە ئێستا گوزەراوە ئەمە یەکەم شت نییە، وەکو عەرەب دەڵێن لەیسەت ئەوەلە قاڕوڕەتین کوسیرەت فی ئیسلام، ئەمە لە مێژە ئەو ئاوەڕژاوە و پێی ڕێکخراوە. بەنسبەت فەڕەنساوە بە تایبەت دەڵێم چەند خاڵێک لەبارەی فەڕەنساوە باز دەکەم، ئەڵبەتە شت زۆر زۆرە بگوترێ، بەڵام چەند وێنەیەکی کە زۆر زەقن. یەکەم، فەڕەنسا کوچکەیەک بوو لە سێ کوچکەی لە ثالوثی ئیمزاکردنی پەیماننامەی شومی سایکس بیکۆ لە ساڵی 1916 زاینیدا. ئەو پەیمانی سایکس بیکۆی کە بە حکمی ئەو نیشتیمانی کورد وەکو خێر بەشرایەوە لە ضمنی نیشتیمانی ئیسلامیدا دابەش کرا. دوو، فەڕەنسا هۆکاری کوژرانی زیاتر لە ملیۆنێک مسڵمانی جەزائیری بوو هەر لەبەرەوەی داوای سەربەخۆیان دەکرد لە نیوەی یەکەمی سەدەی 20دا. سێ، فەڕەنسا لە ساڵی 1992دا دوای سەرکەوتنی بەرەی دەرباسکردن جەبهەی ئینقاذ لە هەڵبژاردنەکاندا کە زیاتر لە 180یان هێنابوو، فەڕەنسا ئەو دەوڵەتە کە ئیدعای دیموکراسی دەکات کێشی کەوتە کەوڵ و بێزار و ناڕەحەت بوو، گوتی لە جەزائیر دیموکراسی لە خەتەردایە. بۆ هەڵبژاردن کراوە چییە؟ گوتی ئاخر خەریکە دەستی ئیسلام لە قۆڵی دیموکراسیەوە بێتە دەر، تەوشمی ئیسلامی خەریکن ببنە حکمڕان، خەتەرە دەبێت فریا بکەوین. کودەتایان بەسەردا کردن و ئەو قەتڵ عام و خوێن ڕێژە لە جەزائیر بوو کە بوو. هەروەها لە فەڕەنسا ڕۆژێ غارۆدی فەیلسوفی ناوداری فەڕەنسی لە فەڕەنسا غەرامەی کرد لەسەر ئەوە کە نەک نوکوڵی کردبێت لە هۆڵۆکۆست مەحرەقەی جوولەکە، بەڵکو گوتبووی 6 ملیۆن جوولەکە نەسووتێنراون، بەڵکو هەر 100,000. کتێبەکەی هەیە الأساطير المؤسسة للدولة الإسرائيلية، ئەفسانە بنیادنەرەکانی دەوڵەتی ئیسرائیل، کە دەڵێ 100,000 جوولەکەیەک کوژراون لە شەڕی جەنگی جیهانی دووەمدا، نەک 6 ملیۆن. هەر لەسەر ئەوە غەرامەیان کرد. ئێستا برا خوشکانی بەڕێز، لەو فەڕەنسایە کە ماکرۆن دەڵێ پشتگیری کاریکاتێرەکان دەکەم کە ئیهانەن بە پێغەمبەری ئیسلام، کە پێغەمبەری ئیسلام بەلای کەم و ملیار و نیوە بەشەر شوێن کەوتوویەتی، لەو فەڕەنسای هەر کەسێک بڵێ هۆڵۆکۆست ڕاست نییە، غەرامەی دەکەن و سجنی دەکەن.
هەر کەسێک بڵێ ئەوەی بەسەر جوولەکان هاتووە ڕاست نییە غەڕامەی دەکەن و سزای دەدەن کەچی ماکرۆن دەڵێ ئەوە ئازادی بیر و ڕایە قسە بگوترێ بە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ئەدی بۆ ئازادی بیر و ڕانیە کەسێک تەماشای مێژوو بکات و بڵێ ڕەنگە 6 ملیۆن جوولەکە نەبن ڕەنگە 2 ملیۆن بێ یا کەمتر بێ یا زیاتر بێ بۆ لەسەرەوە سزایان دەدەن ئەوە بانێکە و دوو هەوانیە وەکو عەرەب دەڵێن کەیلون بیبیکیالەی کەواتە فەڕەنسا لە ڕووی مێژوویە وشەوە قەیرانی زۆرن و بەداخەوە ماکرۆن فەڕەنسای خستە قەیرانێکی قوڵەوە ئێستا ئەمڕۆ 3 نەفەری دیکە کوژراون لە فەڕەنسا یعنی ئەم شتە دەوامی دەبێت ئەگەر خەڵکی ڕۆژئاوا و ئەوروپا پێیان وابێ قسە دەڵێن بە پێغەمبەری مسلمانان صلی الله عليه وسلم قسە دەڵێن بە ئیسلام و قورئان مسلمانانیش گوێ تەب دەکەن و بێدەنگ دەبن حاڵی نەبوون لە ڕاستیدا مسلمانان بێدەنگ نابن بێڕێزی بکرێ بە پێغەمبەرەکەیان کە لە خۆیان و ماڵ و منداڵیان خۆشتریان دەبێت خوا دەفەرمێت النبي أولى بالمؤمنين من أنفسهم وأزواجه أمهاتهم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ بڕواداران لە خۆیان لیان لە پێشترە هاوسەرەکانیشی دایکیانن پێغەمبەرێک لە خۆمان لێمان لە پێشتر بێ هاوسەرەکانیشی دایکمان بن چۆن قبوڵ دەکەین بێڕێزی بەرامبەر بکرێ خاڵی نۆیەم باوریابین هەبوون و نەبوونی ئیمان و ئەندازەکەی لە هەڵوێستدا دەزاندرێ قسە و لافلێدانی ڕوتیش پارەی قەڵبە و سەر بە خاوەنیەتی زۆر دەبیستین باسی ئیسلامەتی دەکرێت باسی ئیمان دەکرێت باسی مسلمانەتی دەکرێت مبارەکە لە هەموو لایەک بەڵام هەبوونی ئیمان و نەبوونی و ئەندازەی ئەوە کە تا چ ڕادێک مرۆڤ مسلمانە لە هەڵوێستدا دەردەکەوێت کە هەڵوێستێک دێتە پێش لەوێدا دەردەکەوێت داخوا تۆ چۆنی کوردەواری خۆمان دەڵێن لە بوارێدا لاقی ڕەش و سپی لێکجا دەبێتەوە عربیش دەڵێن سوف ترى إذا انجلى الغبار أفرس تحتك أم حمار لە هەڵوێستاندا مرۆڤ دەزاندرێ کاتێک سوکایەتی و بێڕێزی بە پێغەمبەرەکەت دەکرێت صلی الله عليه وسلم هەڵوێستت چییە چ وەکو قەوارەی سیاسی چ وەکو حیزب چ وەکو کەس چ وەکو ڕێکخراو هەڵوێستت چییە بە ئەندازەی ئەوە کە مود گرش دەبێ و قەڵز دەبێ و تووڕە دەبی و بێزاری دەردەبڕی و بەرگری دەکەی لە پێغەمبەرەکەت عەلەیهی سەڵات وسەلام بای ئەوەندە ئیمانت لەلایە موسڵمانی بۆ ئێمەش یعنی ناوەنیشانی بابەتەکەم وا داناوە بەرگریکردن لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نیشانەی ئیمانە و ئەرکی هەمووانە هەموو ئەوانی کە خۆیان بە موسڵمان دەزانن خاڵی دەیەم هەر کەس ماستاو بۆ زلهێزان بکە و بۆ ئەهلی کوفر بکە بە هاندەری ئەوەی کە لیان بەهرەمەند بێ بادڵنیا بێت خوش لە خۆی تووڕە دەکا خۆشی لە لای زلهێزەکانی کە تەمەلوقیان بۆ دەکا سووک دەکا و لە لای خەڵکی دنیاش سووک دەکا بۆ زانیاریتان هەر کەسێک ڕێز لە عەقیدەی خۆی نەگرێ ڕێز لە ئیمانی خۆی نەگرێ ڕێز لە پێغەمبەر نەگرێ عەلەیهی سەڵات وسەلام خۆشی بە موسڵمان بزانێ پێشێ لە لای بەرامبەرەکانی کە تەمەلوقیان بۆ دەکا و ماستاویان بۆ دەکا سووک و بچووک دێتە بەرچاویان دەڵێن جا تۆ چ خێرێکت پێوەیە ئەتۆ بەرگری نەکەی لە پێغەمبەری خۆت بەرگری نەکەی لە دینەکەت لە پیرۆزیەکانی خۆت چ سوودێکت پێوەیە هەر بۆیەش من لێرەوە دڵسۆزانە بە هەموو لایەک دەڵێم باوریابین ماستاوکردن بۆ فەڕەنسا ئەمڕۆ بۆ فەڕەنسا و دوێنێ بۆ ئەمریکا و سپەینێ بۆ وڵاتێکی دیکە و ڕۆژێکە بۆ وڵاتێکی دیکە نامانگەێنێ بە هیچ با لەگەڵ خوای خۆمان ڕاستکەین لەگەڵ دینی خۆماندا ڕاستکەین و لەگەڵ میلەتی خۆماندا ڕاستکەین ئەو کاتە خەڵکیش ئەگەر ئینسافی هەبێ ڕێزت دەگرێت نابێ هیچ کەسێک بەو مەرجە کە تەمەلوقی بۆ بکەین تەنازل بۆ لە دینەکەمان بکەین بەو مەرجە ئێمەی قبوڵ بێت هەر کەسێک ئێمەی قبوڵ بێت دەبێ وەکو خۆمان ئێمەی قبوڵ بێ نەک بەو شێوەکە ئەو دەیەوێت دەبێ وەکو خۆمان
بإسلام وبإيمان وبقرآن وببيغمبر عليه الصلاة والسلام إما قبول به أما بلدي أمر دز برداري بيغمبر بوسبين دز برداري قرآن دز برداري شتيشي دي كواجهتهم قبوله أو كسيك أعوام أمرض لقل ذاك ببيرز تماشا دكا سوكاتي في دكا نابي أو بيرز سوكاتي قبول كي هربوي أواني كذا سن بولاي قنصليك سفارتي ولاتك بۆی خۆی لێ بەرنە پێش وەی مە پشتگیری تۆ دەکەی لەسەر چی پشتگیری دەکەی لەسەر چی پشتگیری فەڕەنسا دەکەی لەسەرەوە کە سوکایەتی و بێڕێزی کردەوە پێغەمبەرەکەت لەسەر چی ئەوە بەڕاستی ئەگەر قوڵ لێکی بدەنەوە نیشانەی پرسیار لەسەر مسلمانەتی خۆیان پەیدا دەکەن وڵاتێک بێڕێزی بکا بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ بڵێ پشتگیرت دەبم یعنی دەستت خۆش بێ شاکت کرد بێڕێز بووی بەرامبەر بە پێغەمبەرەکەم چ لە معنای مسلمانەتی دەبێنێتەوە بۆ کەسێکی ئاوە خوای پەروەردگار لەو بارەوە زۆر بەڕوونی نوختەی بۆ خستووینە سەر پید دەفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوو لا تتخذوا الكافرين أولياء من دون المؤمنين أتريدون أن تجعلوا لله عليكم سلطانا مبينا إن المنافقين في الدرك الأسفل من النار ولن تجد لهم نصيرا سورة النساء دفرين أي أواني برواتان هناوا ببروايان لجاتي برواداران بدوست مغرن آية تانيو بلغيك الرون بو أخوال سرخوتان پیداكن بدنياي منافقة كان لبلي خواروي آگردان وهرجيس هي جارمتي دريك الشد بو آن تشنگناكوه واتە هەر کەسێک وا بکە ئەوە دەماری نیفاق و دەخەڵی دەیژوڵێنێ بێمە سەر خاڵی یازدەیەم و کۆتایی کە خاڵی یازدەیەم درێژەیەکی هەیە هەڵوێست ڕاست و دروست برا خوشکانی بەڕێز ئەوەی کە ئێمە لە ئاسی بەرزی ئیسلامدا و لە ئاسی بەرزی قورئاندا و ئاسی بەرزی پێغەمبەری خاتەمدا عەلەیهی سەڵات وسەلام مامەڵە بکەین ولا خۆمان وریابین لە بەرگریکردنمان لە پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام قسەیەک نەکەین و ئاکارێک ڕەوشتێک ڕەفتارێکمان لێ نەپشکوێتەوە کە پێچەوانەی ئاستی بەرزی ئیسلام و قورئان و پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی من زۆر پێم ناخۆشە بە ناوی بەرگریکردن لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام قسەیەک بگوترێ ڕەفتارێک بنوێندرێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی لێ کردووە پێغەمبەری خوا دەفەرمێ چی دەفەرمێ لەیسە المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء ئیماندار تانە لێدەر و نەفرینکەر و زمان شڕ و جنێوفرۆش نییە خەڵک بێڕێزی دەکا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە قورئان یا بەخوا بەرامبەر بەخوا سبحانه وتعالى ئەوە خۆی بێڕێزە و بێحورمەتە بەڵام ئێمە نابێ بێڕێزی و بێحورمەتی کردن بەرامبەر بە خەڵکی دیکە لە خۆمان بۆشێنینەوە ئەلبەتە زانانی ئیسلام زۆر لەو بارەوە قسەیان کردووە کە ئایا کاتێک مسلمانە یا کۆمەڵە مسلمانە یا میلەتێکی مسلمان ڕوبەڕووی کەسانێک دەبێتەوە کە قسە بە پێغەمبەر دەڵێن عەلەیهی سەڵات وسەلام بێڕێزی بەرامبەر دەکەن دەبێ هەڵوێستی چی بێ ئەلبەتە زانان لەو بارەوە زۆر قسەیان کردووە و مەجال نییە من چەند خاڵێکی کورت باز دەکەم یەکەم جنێ و گاڵتە لە بەرامبەر خوا و قورئان و پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام کوفرە خوای پەروەردگار لە سوورەتی تەوبەدا دەفەرمێت قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم دیارە لە جەنگی تەبوکدا کەسانێک هەبوون لە دڵنەخۆش و منافقەکان قسەیان گوتووە گاڵتەیان کردووە بە قورئان و بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا بیستوویەتی بانگی کردوون بۆ سەرکەوتنەکردن و لێپرسینەوە ئەوانش گوتویانە ئینەما کوننا نەخوض وەنەلعەب ئێمە هەر گاڵتەمان دەکرد و قسەی ڕێ بوو خوا دەفەرمێت قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون
بڵێ ئایا گاڵتەتان بەخوا و بە ئاەتەکانی خوا و بە پێغەمبەری خوا دەکرد لا تعتذروا پۆزش مەهێننەوە بیانوو مەهێننەوە قەد کەفەرتم بعد ئیمانیکم ئەگەر پێشتر ئیمانتان بوو بێ ئێستا بێبڕوا بوون لە بازنەی ئیسلام چوونە دەر گاڵتەکردن بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە قورئان بە خوای پەروەردگار ئەوە هۆکاری چوونە دەرە لە بازنەی ئیمان و ئیسلام ئەوە یەک دوو سزا شەرعیەکان لەلایەن قوارەی سیاسیەوە جێبەجێ دەکرێن جا سزای شەرعی کەسێک دەکوژێ ئەگەر زینایە ئەگەر مەیخۆریە ئەگەر دزیە ئەگەر ڕێگریە هەموو ئەو سزا شەرعیانەی کە دەقیان لەسەرە لە قورئاندا لەلایەنی دەسەڵاتی شەرعیەوە جێبەجێ دەکرێن نەک هەر کەسێک ڕاست بووە ئەو سزایە سەپێنێ ئەوە حەقیقەتێکی شەرعیە با هەموو لا بیزانین ئەمە زانایان لەسەر ئەوە یەکدەنگن یەکدەنگی و ئیجماعی زانایان لەسەر ئەوە کە جێبەجێکردنی سزا شەرعیەکان يعني تطبيق الحدود الشرعية من صلاحية السلطة دەبێت دەسەڵاتی شەرعی ئەوە جێبەجێکە سزا شەرعیەکان بسەپێنێ نەک هەر کەسێک ڕاست بۆ یەک کەسێک بکوژێ بۆ وەڵا وای گوتۆ یا وای کردووە شتێکی دیکەی سێیەم ئەوەیە کە نە لە قورئاندا سزای قسەگوتن بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دیار نییە سزای دنیایی دیار نییە سزای قیامەتی هەیە خوای پەروەردگار لە سوورەتی ئەحزابدا دەفەرمێ إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا مهينا بەدڵنیایی ئەوانەی خوا و پێغەمبەری خوا ئازار دەدەن ئەلبەتە کەس ناتوانێت خوا ئازاردا بەو واتایە کە شتێک دەڵێن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئازاری پێ بگا خوای پەروەردگار ئازاری پێغەمبەرەکەی بە خۆی داناوە ئەوانەی کە ئازاری خوا و پێغەمبەری خوا دەدەن خوا نەفرینی لێکردوون لە دنیا و دوا ڕۆژدا و سزایەکی ڕیسواکەریشی بۆ داناوە ئەوە بە نسبەت ڕۆژی دوایی بەڵام لە دنیادا سزایەکی شەرعی دیاریکراومان نییە بۆ کەسێک کە قسەیەکی ناشیرین بەرامبەر بە پێغەمبەری خاتەم دەکا عەلەیهی سەڵات وسەلام هەڵبەتە معنای وان نییە کە خەڵک بێ هەڵوێست و بێدەنگ بێ بەڵام سزایەکی دیاریکراوی شەرعیمان نییە هەڵبەتە هەندێک لە زانایان بەڵکو لە هەندێک کتێباندا دەڵێ زۆربەیان ڕایان وایە کە هەر کەسێک قسەیەک کا بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بچێتە قاڵبی جنێ و یا گاڵتە پێکردن سزایەکە بریتێ لە کوشتن ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ لە کتێبێکی هەیە الصارم المەسلول على شاتم الرسول شمشێری دەرکێشراو لە دژی جنێودەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام من پێم وایە ئەوەی کە ابن تەیمیە دەیهێنێ زۆرێک لە زیادڕۆیی تێدایە ئەویش لەبەرەوە ملابەسەیەکی تێدا هەبووە کاتی خۆی کە ابن تەیمیە لە سووریا بووە لە شام نەسڕانیەک قسەی بە پێغەمبەر گوتووە عەلەیهی سەڵات وسەلام ئیدی قەزیەکەی تەنیوەتەوە زانایان قسەیان لەبارەوە کردووە ابن تەیمیە هەرچی وەدەستی کەوتووە لە بەڵگە ئەو دەقانەش کە سەنەدەکەشیان بەهێزنی هەمووی هێناون کۆی کردوونەوە بۆ ئیسپاتی ئەوە کە دەبێت کەسێک قسەی بە پێغەمبەر گوت صلی الله علیه وسلم ئەگەر مسلمان بیان نامسلمان بێ سزاکەی بریتێ لە کوشتن هەندێک دەڵێن ئەگەر نەگەڕێتەوە هەندێک دەڵێن دوای گەڕانەوەش بەڵام ئەو ڕایە بەڕاستی من بەڕایەکی بەهێزی نازانم و ئاەتەکان زۆر ڕوونن و پێغەمبەریش صلی الله علیه وسلم کەسی لەسەر ئەوە کە قسەی پێگوتوو نەکوشتووە ئەوە سیرە و سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دیارە بەڵکو بە پێچەوانەوە لە صحیحی مسلمدا بە ژمارە 1807 هاتووە لە سەلەمەت بن الأكوع لە مەسەلەی سڵحی حودەیبیەدا دەڵێت چوار لە کافرەکان هاتن قسەیان بە پێغەمبەر گوت عەلەیهی سەڵات وسەلام دیارە ئەو کاتە خەریکی سڵح بوون پێکاتن دەڵێ منیش قسەکانیانم پێ ناخۆش بوو لیان دوور کەوتم چوم لەولا لە بندرەختێک خەوتم دەڕەوەندەم گوێ لێ بووەی شێگوتی ئاگادار بن فلان کەس کوژرا دەڵێ منیش ڕاپەڕیم پیاوێکی زۆر بەدەست و قام بووە دەڵێ چوم ئەوان خەوتبوون شمشێرەکانیان هەڵواسی بوو شمشێرەکانم کۆ کردنەوە گوتم گوێتان لەبێ هەر کامێکتان خۆ بجوڵێنێ لە کەلەی دەدەم یاڵا پێشم بکەون بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دایان با بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خواش عەفویان دەکا ئەگەر قسە گوتن بە پێغەمبەر صلی الله علیه وسلم سزاکەی کوشتن بۆیە سەلەمەی کوڕی ئەکوع لەسەرەوە دەیکوشتن یا کە دەیبر بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیبردم بەتاکید دەیکوشتن زانایەکی ناوداری ئێمە بەناوی
بدرالدين العيني خاوني عمدة القاري على صحيح البخاري لبرجي بيستشوار لا فرهش تودودا باسي كشتني كعب بن الأشرف هروها أبو رافع وبيابي ديكش كقسيبي في غنبر قلت عليه الصلاة والسلام كأوسي كسب كجراوة باسي كجراني أوسي كسدك دعي الجواب في هذا كله أنه لم يقتلهم بمجرد سبهم وإنما كانوا عونا عليه ويجمعون عليه من يحاربونه طلب پیغمبر صلى الله عليه وسلم أوسي كسيك كشتون تنال بروني كشتون كقسان بپیغمبر قلتوا صلى الله عليه وسلم بل كل برو كدجاتيان كدو سنگر يعني قلتوا بهرحال ئەگەر ئەو ڕایەش هەڵبژێردرێت کە ئیبن تەیمیە و هەندێک لە زانایان گوتویانە کە گوتویانە یەکدەنجی زانایانی لەسەرە بەڵام ئەوەش ڕاست نییە بە بەڵگەی ئەوە کە هەر ئیبن تەیمیە بۆ خۆی لە کتێبەکەی خۆیدا ئەساریم المەسئول على شاتم الرسول لە لاپەڕەسێدا و لە لاپەڕەدەدا هێناوێتی دەڵێ ئەبوو حەنیفە و هاوڵانی گوتویانە خاوەن کتێبەکان لەسەر قسەگوتن بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ناکوژرێن و ئەوە قسەگوتنیان بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ناکاتە ئەوەی پەیمانیان هەڵوەشاندوێتەوە بۆ دەڵێ چونکە وەنێ بۆ خۆشیان مشریک و کافرن و عیسا دەپەرستن و کەواتە ئەوەی کە لەسەرینی گەورەترە لە قسەگوتن بە پێغەمبەر صلی الله علیه و سلم کەواتە یەکدەنجی لەسەر ئەوە نییە بەڵام بەڕای ئەوانش کە دەڵێن دەبێت هەر کەسێک قسەی بە پێغەمبەر گوت عەلەیهی السەڵات وسەلام بکوژرێ ئێمە موسڵمانین دەبێت پابەند بین بە ئیسلامە دەبێت بزانین کە ئەو حکمە شەرعیە دەسەڵاتی شەرعی جێبەجێ دەکات نەکەر کەسێک ڕاز بۆ بێتە پاشا گەردانی کە لەگەڵ ئەوەشدا من پێم وایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ڕوحمان فیدای بێ زۆر لەوە بە سەماحەتتر بووە لەسەرەوەی کە کەسێک نەفامیشی بەرامبەر دەکا بیکوژێ ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و نەخوا بەو ئاەتانە پەروەردەی کردووە لە سوورەتی فورقاندا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما پێغەمبەر صلی الله علیه وسلم کە نەفامی قسەی لەگەڵدا کرد بکوێتی سەلام ئەو کابرایە کە گوتی ئەی محەممەد ئیعدل دادگەر بە تۆ دادگەر نەبووی ئاوڕی لەدایە و فەرمووی ئەگەر من دادگەر نەبم کێ دادگەر دەبێت هێشێک لە هاوڵان وتی بیکوژم وتی نە لێیگەڕێ یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر قسەگوتن بەخۆی خەڵکی نەکوشتووە و باسی ئیبن خەتەڵ دەکرێت ئیبن خەتەڵ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەگەر بینیتان خۆی بە پەردەی کەعبەش هەڵاوەسی بوو بیکوژن و کوشتیشیان بەڵام ئەوە لەبەر ئەوە بووە کە خوێن قەرزدار بووە ئیبن خەتەڵ کاتێک موسڵمان بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم نەفەرێکی لەگەڵ نارد خزمەتی دەکرد ڕۆژێ پێی گوتی تا من سەرخەوێک دەشێنم تا هەڵدەستم ئەو حەیوانم بۆ ببرژێنە ئەویش هەڵسا حەیوانەکەی نەبرژاند بوو یەکسەر کوشتی و دوایش هەڵگەڕایەوە و دوای مەڕ و سەدەقەی موسڵمانانیشی برد و دوایش قسەشی دەگوتن بە ئیسلام موسڵمانان جا لەسەر قسەکان نەبوو لە ڕاستیدا خوێن قەرزدار بوو بەهەرحاڵ وەکو گوتم ئەگەر بەپێی ئەو ڕایە توندەش مامەڵە بکرێ لەگەڵ کەسانێک کە قسە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە حکمەکەی کوشتنە ئەوە دەبێت دەسەڵاتی شەرعی پێی هەڵسێ نەکەر کەسێک ڕاست بوو لە کۆتاییدا دەڵێم یەکەم لەم ڕۆژگارەماندا خوشک و برایانی بەڕێز و هەموو ئەوانی کە دەنگمان دەبیستن ڕەنگمان دەبینن دڵسۆزانە پێتان دەڵێم لەم ڕۆژگارەدا ئەرک و کاری گەورە و گرنگی ئێمەی موسڵمانانی شوێنکەوتووی محەممەد الموستەفا صلی الله علیه وسلم ئەوەیە کە هەرچی زیاتر و چاکتر پێغەمبەری خوا بناسێنین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نمایان کەین لە شێوەی ڕاستەقینەی خۆیدا پێشانی بدەین ئەویش بەچی یەکەم بۆ خۆمان لە ذاتی خۆماندا دینداریەکی ڕێک و ڕاست و ساخ بکەین لەسەر ئاستی تاک و خێزان و کۆمەڵگا خۆمان ئەگەر دینداری باش بین ئەگەر موسڵمانی چاک بین تێر و تەواو بین موسڵمانی تێگەیشت و پێگەیشتوو بین ئەو کاتە هەر کەسێک تەماشای ئێمە بکە پێغەمبەرەکەمانی بەهۆی ئێمەوە خۆش دەوێت با ئێمە وابین هەر کەسێک تەماشای کردین بەهۆی ئێمەوە پێغەمبەرەکەمانی خۆش بوێت شیرناتی بە دینەکەمان دابچێت نەکەر کەسێک تەماشامان بکە لە دینەکەشمان پەشیمان بێت ئێستا هەر کەسێک تەماشای واقعی بێسەروبەرەی موسڵمانان بکە لە ڕووی سیاسی پڕژ و بڵاو لە ڕووی ئابووری قڕی و پڕی و چینایەتی لە ڕووی کۆمەڵایەتی
لێگەڵ وەشا و لە ڕووی ڕەوشتی داڕووخاو بە زۆری هەر کەسێک تەماشای بارودۆخی مسلمانان بکە دەڵێ دیارە دینەکەیان غەڵەتە. بۆیە باشترین لەسەرکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و بەرگری لێکردنی ئەوەی خۆمان مسلمانی ڕاست و پاک و چاک بین. یەک دوو هەوڵ دەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و ڕێبازەکەی بە سەرجەم ئەو گەل و کۆمەڵگایانەی کە پێی ئاشنانین بە زمانەکانی خۆیان بیناسێنین. دەبێ هەوڵ دەین لە فەڕەنسا بە لەبارەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەرچەند هەن بەڵام هەوڵ دەین کتێبی زۆرمان هەبێ بە زمانی فەڕەنسی بە ئینگلیزی هەروەها بە ئیسپانی بە ڕووسی بە چینی بە هیندی بە هەموو زمانەکان. ئەوە سەرخستنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوە بەرگری لێکردنی چاکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە من دەزانم ئەوە تاکتاکی مسلمانان ئەویان بۆ ناکرێ، بەڵام دەوڵەتانی ئیسلامی و کەسایەتە ئیسلامیەکان ڕێکخراوە ئیسلامیەکان ئەوانەی کە تووڕەن لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بابزانن باشترین بەرگریکردن لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە کە وەکو خۆی ڕێبازەکەی خۆی بەرنامەکەی بناسێنن. ئەوە یەک. دوو با بشزانین کە نە هەموو فەڕەنسا ماکرۆنە، هەموو فەڕەنسا ماکرۆن نییە و ماکرۆنش هەموو فەڕەنسا نییە و نە هەموو ئەوروپا و ڕۆژئاواش یەک شتە. من هەمیشە بەوە قەڵز دەبم کە کەسێک زار هەڵدێنێ قسە دەڵێ بە هەموو ڕۆژئاوا، زار هەڵدێنێ قسە دەڵێ بە هەموو ئەوان نەسڕانی و مەسیحی. نا، ئەوە غەڵەتە. ئێمە دەبینین لە نێو قەوارەی زایۆنیدا خۆ پێشاندان دەکرێت دژی سیاسەتەکانی ناتەنیاهو. لە ئەمریکا خۆ پێشاندان دەکرێت لە دژی ئەو دەسەڵاتی ئەوێ. لە فەڕەنسا خۆ بەلای کەمەوە چەند ملیۆن مسلمانی لێیە و خەڵکیشی زۆری بە ئینسافی لێیە. پێتان وانە بێ ئەوەی ماکرۆن دەڵێت ئەوە قسەی هەموو خەڵکی فەڕەنسایە. فەڕەنسا هەمووی ماکرۆن نییە و ئەوروپاش هەمووی یەک شت نییە. ئەو ئەڵمانیەتەی لە فەڕەنسا هەیە جیا لەوەی لە بەریتانیا هەیە، جیا لەوەی لە ئیسپانیا هەیە، جیا لەوەی کە لە هەندێک لە وڵاتانی دیکەی ئەوروپی هەیە. هەر کەسە دەبێ وەکو خۆی مامەڵەی لەگەڵدا بکەین و خەڵک پۆلێم بکەین. هەمیشە خۆمان بپارێزین لە گشتاندن، لە تعمیم. وخوای پەروەردگاریش لە قورئاندا وای فێر کردوین، دەفەرمێ لەیسوا سەواء، هەمویان وەکو یەک نین. من أهل الكتاب أمة قائمة يتلون آيات الله آناء الليل وهم يسجدون. سيم كدعاء قسشما ناوي محمد صلى الله عليه وسلم ككتاب پیغمبری خوا و سروری پیغمبرانه همیشه بردوام برز و بالا دەبێت. من لێرەوە بە وەکو دڵنیایی بە هەموو مسلمانان دەڵێم ناوی پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وەسەلام هەمیشە لە بەرزیدا دەبێت. بۆ پێغەمبەری خاتەم خاوەنی کۆتا کتێبی خوایە کە قورئانە، کە بە پێچەوانەی هەموو کتێبەکانی دیکە کە پاڵ دەدرێنە لای خوا و لای ئاسمان. قورئان پیتێکیشی لێ نەگۆڕدراوە. قورئان پیتەکانیشی دیارن، وشەکانیشی دیارن، ئاەتەکانی هەموو دیارن، بەڵام بێنە سێ نوسخە لە پەیمانی کۆن و پەیمانی نوێ بێنە و بەراوردیان کە عەرز و ئاسمانیە فەرقە. کتێبی سابی ئەبێنە، کتێبی مەجوسیان بێنە، وەکو حکایەتی بەراگردان وایە. محەممەد خاوەنی دوا کتێبی خوایە. یەک. دوو، خوای پەروەردگار بەڵێنی پێدا وەڕەفەعنا لەکە ذیکڕەک، ئێمە ناو و ناوبانگی تۆمان بەرز کردەوە. لەو کاتەوە کە خوا ڕایگەیاندووە ناوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر لە بەرزیدایە. تەماشا بکەن لە هەر شوێنێ چوار مسلمانی لێبن، لە هەموو بانگ و قامەتێکدا ناوی محەممەد لەگەڵ ناوی خوای پەروەردگاردا دەهێنرێت، لە هەموو بانگەکاندا، لە هەموو کوڕەی زەوی، لە هەموو گۆی زەویدا ناوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە بانگ و قامەتەکاندا بەرز دەکرێتەوە. کەواتە ئەوەی گرنگە ئەوەیە ئێمە خاڵ بۆ پێغەمبەری خاتەم تۆمارکەین و ببینە هۆکاری هەرچی زیاتر ڕاست ناسێندرانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و جوان پێشاندرانی خۆی و بەرنامە و ڕێبازەکەی. ئەوەی کە خەفەتی گەورەی منە ئەوەیە کە من کاتێک وەزعی مسلمانان بە زۆرێک دەبینم کە کەسێک بیان بینێت و پێغەمبەر قیاس کاتە سەر مسلمانان و ئیسلام قیاس کاتە سەر مسلمانان هەتا لاقی پێوەن ڕادەکات. ئێمە وەزعەکەمان ناڕێکە. ئەگەر نا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خوا ناوی بەرز کردوێتەوە و خوای پەروەردگار خۆشەویستی کردووە لای هەموو ئەوانی کە ئەهلی ئینساف و عەقڵن ئەگەر مسلمانیش نەبن. مایکل هارز زانایەکی ئەوروپیە
ناوی 100 نەفەری هێناوە لە مێژووی مرۆڤایەتیدا کە گەورەترین کاریگەریان هەبوو لەسەر مرۆڤایەتی ناوی پێغەمبەری خاتەمی لە پێش هەموویانەوە داناوە بۆ خۆی نەسڕانیە مەسیحیە دەڵێ ڕەنگە گلەیم لێ بکەن بەڵام بڵێم چی محەممەد گەورەترین کاریگەری لە مێژووی مرۆڤایەتیدا هەبوو لەسەر بەشەریەت گەورەترین کاریگەری چاکی هەبووە خوا بە لوتف و کەڕەمی خۆی ئەوانە کە سەریان لێ شێوە خوا هیدایەتیاندا وخوا یارمەتیماندا ئەمەش چاک شوێن پێغەمبەری خاتەم کەوین عەلەیهی سەڵات وسەلام و بەرگری لێ بکەین بەڵام بەرگریکردنەکەشمان بە ڕەوشتی ئیسلامیانە و بە ئەدەبی بەرز و بە شێوەیەک بێت کە لەگەڵ پایە و شەئنی بەرزی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام بگونجێ لێردا کۆتایی بە قسەکانم دێنە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين